بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست دوای 9 مانگ لە ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەختەی پەرلەمانی عێراق تاوەکو ئێستا لایەنەکان نەیانتوانیوە لەسەر کاندیدی سەرۆکوەزیران و کاندیدی سەرۆکۆمار ڕێک بکەون. کەمێکیش لەمەوە پێش چوارچێوەی هەواهەنگی کۆبوونەوەیکی ئەنجامدا و بەڵام تاکو ئێستا لەسەر دیاریکردنی کاندیدێک نەگەشتونەتە ڕێکەوتن و لیژنەیەکیان پێکێناوە بۆی کە کاندیدی سەرۆکوەزیران یەکلا بکاتەوە. هەرچی پارتیوێکێتیشە لە گفتوگۆ بەردەوامن بۆی لەسەر کاندیدێک ڕێک بکەون، بەڵام تاکو ئێستا هەردوولایەن لەسەر کاندیدی سەرۆکۆمار ڕێک نەکەوتون. لە بەرنامە ئەمڕۆ سەرەوە دەکەین بۆچی لایەنەکانی چوارچێوەی هەماهەنگی ناتوان لەسەر کاندیدی سەرۆکوەزیران تاکو ئێستا ڕێک بکەون، هەروەها لایەنە کوردیەکانی لەسەر کاندیدی سەرۆکۆمار و ئایا بەم زوانە حکوومەت پێک دەهێنرێت لەگەڵ بەڕێز دکتۆر بەشیر خەلیل حاداد جێگیری پێشووی سەرۆکی پەرلەمانی عێراق سەر ئەم پرسانە دەکەین. کاک دکتۆر سوپاس بۆ ئامادەبوونت. سەرەتا لە کاندیدی سەرۆکوەزیرانەوە دەست پێ بکەین. کەمێک لەمەوە پێش کۆبوونەوەی چوارچێوەی هەماهەنگی کۆتایی هات، بڕیاریان داوە کە لیژنەیەک پێک بێنن بۆ دیاریکردنی کاندیدی سەرۆکوەزیران. پێتان وایە لە چەند ڕۆژی ئایندە بتوانن کاندیدی سەرۆکوەزیران یەکلا بکەنەوە؟ بەناوی خوای گەورە میهرەبان، سڵاو لە جەنابی کاک عەبدولحەکیم، سڵاو لە بینەرانی کەناڵی پەیام. ئەگەر زەحمەت نەبێ کاک عەبدولحەکیم بەلایەنی کۆنتڕۆڵ بڵێ من گوێم دەدەن بۆن چاکەنەوە. بەسەر چاو دکتۆر گیان. بەڵێ پرۆسەی سیاسی لە عێراقدا وەکو هەموو لایەک دەزانین بە بارودۆخێکی ناهەموار و دژوار تێپەڕ دەبێ. یعنی لەوە دەرچووە کە بڵین بارودۆخەکەیان پرۆسەی سیاسی چەقبەستووە، لە چەقبەستویش خراپتر بەرە و ینی حاڵەتێکی دژوار ڕۆیشتووە. یعنی بەڕاستی ئەمجارە مەجای ئەوە نماوە کەەوە تەوەقوعات بکرێت کەەوە ینی خەڵک بڵێ بۆ چوونەکان دیاری بکرێت کە چی دەبێت. بەتایبەت لە دوای ئەوەی کە هەردوو بەرەی هەم هاوپەیمانە سێقۆڵیەکە لەگەڵ چوارچەوەی هەماهەنگی کە ڕکابەرێکیان گەیشتە ئاستێک کە هیچ لایەک تا ئێستا نەیتوانیوە حکوومەت پێک بێنێ و بووە هۆکاری ئەوەی کە ئەم هاوپەیمانە سێقۆڵیە وابێ کە تەیاری سەدری لە پرۆسەی سیاسی یان لە پەرلەمان بکشێتەوە بە شێوەیەکی تایبەت کە بۆ ماوەی چەند مانگ ویستیان بە هەموو هەوڵ و توانای خۆیان کە حکوومەت پێک بهێنن و با بڵین پرۆسەی سیاسی عێراق بە ئاراستەیەکی بن کە بە ئاراستەی زۆرینەیە، بەڵام پێیان نەکرا. کەوان پێیان نەکرێ ئێستا گۆڕەپان چۆڵ بۆ بەرەکەی تر بۆ چوارچەوەی هەماهەنگی کە ئەویش وەکو دەزانین کەەوە نزیکەی زیاتر لە مانجیەکە کە بڕیاری سەدرریەکان درراوە بە کشانەوە لە پەرلەمان دیسانەوە تاکو ئێستاش چوارچێوە نەیتوانیوە کە خۆی ڕێک بخا و خۆی یەک بخا بۆ ئەوەی کاندیدێک دەستیشان بکەوە حکوومەت پێک بهێنێ و بۆ چوونی من بەم جوانش ناکرێ. ئەگەر ئەمڕۆ وەکو جەنابتان ئاماژەتان پێدا کە بڕیادراوە لیژنەیەک پێ بێ خۆ یعنی پێش ئێستاش بڕیادرا بوو کە لە ناو چوارچێوە هەماهەنگیدا لیژنەیەکی حەوت کەسی پێک بێ کە ئەو لیژنە حەوت کەسیە تر هەڵبستێ بەدانانی کاندیدەکانێک لایەنی کاندیدەکان، بەڵام ئەم لیژنەیە سەرکەوتون نەبوو لەبەرەوەی دایمەن یەک دەکشاوە یەک داهاتە تایداوە. بەڕێز ئامریش کە چەندین جا کشاوەوەها ئێستا بەڕێز ئامری دیسان گەڕاوەتەوە ناو لیژنەکە و پرۆسەکە. بۆیە تا ئێستاش بینیمان کە چەندین ناو هاتە ئاراوە و فڕێدرا بۆ ئەوەی کە ئەمانە کاندیدن بیدایەت 15 ناو فرێدرا، لە پاشان بووە 5 ناو، لە پاشان بووە 4 ناو، لە پاشان بووە 2 ناو. ئەمڕۆ دیسان خەریکە و بەڕێز مالکی کە قسە و باسی وهەیە کە بۆتە ڕێکابەرێکی سەرسەختووە دەڵێ من خۆم کاندید دەکەمەوە. ئەمجارە دیسان ناوەکان و کاندیدەکان تێک چۆوە و خەڵکی دیکەش هاتۆتە ناو ڕێکابەرێکە کەواتە دیسان ئێستا نزیکەی
گەیشتۆتە نزیکەی 10 کەس لە کاندیدەکان. ئەمە من پێم وایە ئێستا فەوزایەکی زۆر گەورە و دووبەرەچی سێبەرەچیشیش لە ناو چوارچێوە هەماهەنگیەیە کە بە زەحمەت دەبینم لەم نزیکانە حکوومەت پێک بێنرێت. باشە بەس کاکتۆرەوەی کە باز دەکەن ئێستا دوایەوە تۆمارە دەنگیانەی نووری مالکی کە بڵاوی کردەوە کە هێرشی کردە سەر سەدرەوە تا حەلبوسی و بارزانیش لە تۆمارە دەنگیەکان ئێستا باز لەوە دەکرێت کە ناوی ئەو نەماوە بۆ سەرۆکوەزیران نووری مالکی ئێستا باسی کۆمەڵێک ناوی تر دەکرێت عەبادی، محەممەد شیع سوودانی، عەلی شوکری، قاسم عارەجی. بە بۆچوونی بەڕێزت کامیان چانسی ئەوەی هەیە کە ببێتە کاندیدەگەر ئەو لایەنە ڕێک بکەون؟ هەتا پێش بڵاوبوونەوەی تۆمارە دەنجەکان وەکو گوتم ناوەکان هەبوو، 4 ناو هەبوو، 5 بوو، قاسم عارەجی بوو، محەممەد شیع سوودانی بوو، محەممەد غەبان بوو و خەڵکی تر بوون. بەڵام لە دوای ئەوەی کەم تۆمارە دەنجانە بڵاو بووە و بە تایبەتریش دوای ئەوەی کە هەڵوێستی مقتەدا سەدر بەرامبەر بە تۆمارە دەنجەکان دەکرا کە داوای کرد دەبێ نووری مالکی بدرێتە دادگا و بەڕاستیش کەسێک داوایەکی یاسایی تۆمار کردووە لە دادگا لەسەری و ئەمڕۆکو دەزانن ئەنجومەنی دادوەری باڵای عێراق ڕایگەیان کە بەڵێ ئەم داوایە تۆمار کراوە و دەست دەکەم بە لێکۆڵینەوە. من پێم وایە لە دوای ئەمانە اینجا نووری مالکی وەکو تەحەدایەک وەکو بەڕێکدا چوونێک دیسان خۆی کاندید دەکاتەوە. دەنا بڕیاری دابوو یعنی وەکو ڕاگەیانرا کە بڕیاری دابوو کە خۆی کاندید نەکا، بەڵام کە ئەو مووقفەی دیت لە سەدرریەکان بەرامبەر بە بڵاوبوونەوەی تۆمارە دەنجیەکان لەوانەیە وەکو تەحەدایەک بڵێ یعنی هێزی خۆی و قووەتی خۆی نیشان بدە بۆی بڵێ من نەکەوتوم و من لاواز نیم. و من پێشم وایە مەسەلەی دادگایەکە کە دادگا هیچی پێ ناکرێت لەو بابەتەوە، چونکە تا ئێستا دادگای عێراقی شتێکی باڵێ دۆسەیەکی وا گەورەی سیاسی نەگەیشتۆتە دەستی، یعنی کەسی ئاوا کە بەهێز سیاسی بێت من باوەڕ ناکەم بڕیارێک بدرێ یان دادگا بتوانێت بڕیارێک بدە لە دژی مالکی. بۆ هەموو لایەشی دەزانین کە دادگا چۆن ینی هەندێک کاریگەری ئەم لە ئەولای لەسرە، بۆیە بە شێوازێک لە شێوازەکان من پێم وە ئەم دۆسەیە دادەخرێ و کۆتایی پێدێ بە شێوەیەکی یاسایی یان غەیری یاسایی. باشە بەس کاکتۆر کاریگەری ئەو تۆمارە دەنگیانە چی بوون لە ناو چوارچێوەی هەماهەنگی بێ بڵین لە پێکێنانی حکوومەت بێ هەتا لەگەڵ سەدریش کاریگەرێکە چی بوو ئەو 5 تۆمارە دەنگی کە مالکی نووسنگی مالکی ڕەتی کردوێتەوە کە ئەو بوون کە سەدر بە سنۆک ناو دەبات هەروە ئەو پەیمانەکانیشی کە پێش سێ قۆڵی بوون ئەوانیش بەگەندەڵ ناو دەبات و هەتا باسی فەتحیش دەکە کە دەڵێ بێکار و خەریکی باخ و مەزرع و ئەوانن. کاریگەری چی دەبێ ئەم تۆمارە دەنگیانە یاخود کاریگەریکان چی بووە تاوەکو ئێستا؟ وەکو دەزانن ینی کاریگەریەکانی لەسەر چوارچێوەی هەماهەنگی زۆر لاواز بووە ئەم تۆمارە دەنجیانە ئەتەنانەت تا ئێستاش ینی هیچ باڵێن چوارچێوەی هەماهەنگی وا خۆی نیشان نادا کە ئەو تۆمارە دەنجیانە کاریگەری خراپی بەسەر پەیوەندیەکانی ئەوانەوە هەبێ. وەکو مامەژتان پێدا دیاریشە کە ئەم تۆمارانە ینی ڕاستی حقیقەتی تۆمارە دەنجەکان ڕەت کراوەتەوە لەلایەن نووسنگی بەڕێز مالکیەوە. ئەیتر ئەمە دەبینی ئایا ڕاستیان دەبینێتە سەر ئەو لێکۆڵنەوەی کە دادگا دەیکا، بەڵام چوارچەوەی هەمانجی نایەوێ خۆی وان نیشان بدە کە ئەم تۆمارە دەنجیانە کاریگەری خراپ بەسەر ئەوە بۆی ئەوان ینی کە نەمار ئاگاشی لێ نییە و هیچ کاریگەرێکی بەسەریانەوە نییە، ئەوان بەردەوامن لە پرۆسی گەڕانوە لە پرۆسی گفتوگۆکردن لەسەر دەستی شاکردنی کەسێک بۆ کاندید بۆ پێکەنانی حکوومەت. باشە بەس دکتۆر پێدوانی ئەمانە دەنگیەوە ئەوەی کە پێشتر بەرەزل لە بەغدا بە دوو توێژت کردبێ بە تایبەتی ئەوەی کە پەیوەندی بە بینی سەدر و مالیکیەوەیە پێشتری شەروا ڕەفتاریان لەگەڵ یەکتری نەکردووە پێشتر ڕوبەڕووبوونەوەی چەکداریان لە نێواندا نەبووە ئەو تۆمارە دەنگی حەقیقەت نییە؟ بەڵێ
بەڵێ ئەم ینی پەیوەندی نێوان بەڕێز مالکی و بەڕێز موقتەدا سەدر خۆ دەمێکە ئاڵۆزە یعنی ئەمە ئێستا نییە و یەکێک لە هۆکارە سەرچیەکانی نەتوانینی سەدر بە هاوپەیمانە سێ قۆڵیەکەشی کە نەیتوانێت حکوومەتەکە پێک بێنە حکوومەتی زۆرینە مەسەلەکە نووری مالکی بوو بەڵێ لە 2010 ڕوبەڕووبوونەوەی چەکداری لە نێوانیان دەڕوویدا و کاتکە بەڕێز مالکی سەرۆک ئەنجومەنی وەزیرە بوو ئەو کات بەهێزی چەک هەندێک خۆپیشاندان و چالاکی سەدرریەکانی دامرکاندەوە لە بەسڕا و لە شارەکانی باشوور بۆیە ئەم مامەڵەیە کە مالکی لەگەڵ ئەوانێک کە لە 2010 با بڵێن لە هەندێک ئۆپەراسیۆن بە ناوی سەوڵەتر فرسان بوو ئەمە وای کرد کە بەڕێز سەدر لە ڕێکدا بچێت لەگەڵیوە بە هیچ شێوەیەک لەگەڵی ئاشنا بێتەوە و نەیەڵی دیسان بگەڕێتەوە سەر حکوم و هەر بۆیش لە وتاری هەینی یەکگرتووەکەدا ئەگەر تەماشاکەن دەبن بەڵێن ئێمە ناڵین کەسێک بێتەوە سەرۆکی حکوومەت کە ئێمە زەنمان پێی خراپە ینی زەنمان پێی باش نییە ئەمە مەبەستی مالکی بوو دەنا ئەو ینی پەیوەندی نێوانیان لە مێژە دەمێکە خراپە و ئەمانە پێدەچێ ینی شتەکان بەڵام ئایا ئەم تۆمارە دەنجیە ڕاستە حەقیقییان نە من ناتوانم ئەوە بڵێم تا ئەمە دادگا بەخۆی یەکلای نەکاتەوە بەوە لەوانەیە هەندێک مختبەراتی سەوتی دەوێت مختبەراتی لەوانەیە جینایی دەوێت بۆ ئەوەی کە دەستیشان بکرێمە هۆیان نا باشە بەس بەوە چوونی بەڕێزت ناکۆکی نێوان سەدر و مالکی ناکۆکێکی شخصیە بەتایبەت ئەو کە سەدر لە وتاری هەینی ڕابردوو باسی لەوە کەسێک کە ناوێ بێتەوە سەرۆکوەزیران کە تاقی کرابێتەوە لە کاتێکا پێشتر محەممەد حەلبوسی سەرۆکی پەرلەمان بوو وەر بە پشوانی سەدر بووەوە بە سەرۆکی پەرلەمان ناکۆکیان شخصیە چیە ئەو ناکۆکیە توندە یاخو لەسەر دەسەڵات و پارەیە و ناکۆکیە بابەتەکە وا دەردەکەوێت لە ڕووکەشدا کە ناکۆچێکی شخصی بێ بەڵام ناقوڵترە لەمە مەسەلە تەداخلی هەندێک وڵاتانی دەوروبەرە لە مەسەلەکە و بەرژەوەندی تایبەتی شەیە لە مەسەلەکە لەوانەیە لە بەرژەوەندی تایبەتی سەدڕیەکان دراوە و مالکی کاتێکە لەسەر حکوم و لە بەرژەوەندی ئەوانی داوە لەوانەیە مەسەلێکی دینی و مەزهبیشی لەسەر بێ کە باڵێن هەژمونی ئێران بەسەر عێراقەوە ئەمانە دیسان دەورێکی هەیە لەسەر ئایا مەرجعیەتی ئێران یان مەرجعیەتی نەجەف قبول بێ لە بۆ شیعی عێراق ئەمانە یعنی هۆکارێکن مەسەلەکە بەس ناکۆچی نێوان دوو شخص نییە لەوانەیە مەسەلەکە عێراقی بە مەرجعیەتی ئێران و عێراق هەیە مەسەلەکە پەیوەندی بە بەرژەوەندی شخصی هەیە مەسەلەی بە حکوومەتەوە هەیە پەیوەندی بەوەی هەیە کە باڵێن پۆست و هەندێک مەناسبی لەدەست ئەواستاندوێتەوە وە لەوانەیە پەیوەندیشی بەوە هەبێ کە ئایا کامیان زیاتر ڕۆڵی هەبێ لە حکوومە عەمیقەکە کە لە ناو حکوومەتدا هەیە یعنی ئەو حکوومەتە سێبەرەی کە هەردەم لە پشت حکوومەتە ڕووکەشەکە هەیە ئایا مالکی ڕۆلی زیاتر بێ یان سەدرێکا ڕۆلیان زیاتر بێ ئەمانە هۆکارێکن ینی زۆر شتی دیکەش دەکەوێتە سەر ئەمانەکە ئەم پەیوەندەی نێوانیان والێ کردووە کە ناکۆچی تێبکەوێت باشە بەزۆکو کاندیدەکان لە ناو چوارچێوەی هەماهەنگی دەوڵەت یاسا فەتح یاخود عسایب یاخود بڵین نەسر کامیان زیاتر چانسیانەوەی کە کاندیدی سەرۆک وەزیران لە کوتلەکەی ئەوان بێت یاخودەوەی کە زۆر چانسیە لە ناو ئەو ناوانەی کە باز دەکرێن کێ بۆ چوونی بەڕێزە ئەمڕۆ یعنی ئەگەر بە واقعی تەماشا بکەین مالکی لە نێو چوارچێوە هەمانجیدا بەهێزە و هەروەها مالکی کورسەکانی پەرلەمانیشی لەلایەنەکانی دیکەی لە ناو چوارچێوەدا زیاترە بۆیە مالکی بەهێزترە بۆ ینی تەنها ڕێگر لە بەردەم مالکیدا موقتەدا سەدرە کە ڕێگرە لە پێشی کە نایاڵێ بێتەوە دەڵێ ئەوەی کە تاقی کراوەتەوە نابێت تاقی بکەیتەوە و مەبەستیشی تەنها
ئەوە دەناخۆ ڕکابەرەکانی دیکە هەیە ڕکابەری مالکی ناوچوارچەوەی هەمانجیدا بەڵام مالکی بەهێزە و ئەمڕۆ بەڕاستی ئەوەی هێزی بەرز بێ زیاتر چه هێزی پارە چه هێزی چەک چه پشتگیریەکی نێودەوڵەتی بە تایبەتی ئێران کە لەگەڵی بێ لەوانەیە ئەو چانسی زیاتر بێ بۆیە بەڵام لێرە شتێکی دیکایە گۆڕێ هیچ حکوومەتێک کە چوارچەوەی هەمانجی پێچی بێنێ بە سەرۆکاتی مالکی بێ یان غەیرە مالکی بێ هەر کەسێکی دیکە بێ بە غیابی سەدرریەکان و بە پشتگیری نەکردنی سەدرریەکان سەرکەوتوو نابێ چونکە ئەمڕۆ پرۆسەی سیاسی بە شێوەیەکی گشتی لە عێراقدا بە غیابی لایەنێکی گەورە و دیاری وەکو سەدرریەکان ڕاستەڕێ نابێ و هەروەها بەبێ چوارچەوەی هەماهەنگیش دیسان ڕاستەڕێ نابێ و هیچ لایەکی سەرەکی تەنانەت کوردیش ئەگەر لە نێو کوردە با بڵێن پارتی دموکراتی کوردستان لەگەڵ پرۆسەکە نەبێ یان سوننەکان لەگەڵی دەبن دیسانەوە سەرکەوتوو نابێ و ڕاستەڕێ نابێ ئەمە وەسعی عێراق وایە هەروە ینی خەریتەکەی وا دروست کراوە لە 2023ەوە کە بە تەوافق بڕواوە بە هاوبەشی هەموو لایەکان بڕوە بەشداری هەموو لایەکان تێدا بێ بۆیە من پێم وانێ ئەگەر حکوومەتیشان پێ دروست بێ ئەم حکوومەتە لە 3 مانگ تا 6 مانگ زیاتر نابێ ئەگەر ئەویش ئەگەر پێک بێ چونکە دیسان ئێستا ئەمڕۆ تەماشا بکەن ئەمڕۆ سوبەی لەم یعنی لە 72 سەعاتی داهاتوودا بەڕاستی مەترسی زۆرە کە بەریەکەوتنی چەکداری بکەوێت یعنی شەڕێکی شیعە دروست بێ لە نێوخۆیی دروست بێ ئەمە ئەگەر ئەوە بوو تازە دەبێتە فەوزایەک و تەشکیلی حکوومەت لەبیر دەچێتەوە لەوانەیە شتێکی دیکە لەوانەیە ئەو جارە داوای ئەوە بکرێت کە پێش تەشکیلی حکوومەت ئەم جارە پەرلەمان هەڵبۆشێتەوە کە نەتوانێت حکوومەت پێک بێ ئەم جارە بەڕاستی حکوومەت ینی پەرلەمان هەڵدەوەشێتەوە لەوانەیە دیسانەوە یعنی ئەوان ڕێک بکەون لەسەر کاندیرێک بچنە پەرلەمان بەڵام ئەو جارە چەند لایەنێکی دیکە سەیەکی پەکخەر دروست بکەن واتە تولوفی معەتڵ دروست بکەن لە بەرامبەر چوارچێوەی هەمانجی دیسانەوە نەتوانن کۆبوونەوەی پەرلەمان دروستکەن ئەمانە هەمووی ئەگەرن یعنی ئەگەری زۆرە لە پێشەوە کە بکرێ بەڵام یەکشت لە گۆڕێ هەیە ئەگەر بڕیار درا کە پەرلەمان هەڵبۆشێتەوە و هەڵبژاردننی پێشوەختە ئەنجام بدرێ بۆ حاڵە ناکرێ پێشتر یاسای هەڵبژاردن هەموار دەکەنەوە و یاسای کۆمیسیۆن هەبوار دەکەنەوە و کۆمیسیۆنیش دەگۆڕن اینجا پەرلەمان هەڵدەوەشێنەوە باشە بەس دکتۆر ئەوەی کە بەرەز پێدوای لە 72 کاتژمێری داهاتوو چی ڕوودا کە بەرەز دەڵی مەترسی پێکدادانی چەکداری هەیە لە نێوان کێ بڵین آخر ئەوان ئێستا میانی چوارچەوەی هەمانجی دایانەوە کە لە 24 ساعتی داهاتوو ئێمە کاندیدی خۆمان دەستیشان دەکەین باشە کاندیدی خۆیان دیار بکەم بۆ سەرۆکایەتی یان بۆ پێکردانی حکوومەت ئەگەر بەدڵی سەدرریەکانەیە بەڕاست نایەن حکوومەتەکە دروست بێ کە نایڵن دروست بێ ئەمە دیسان لێرە و لەوێ شتێک دروست دەبێ یان ئەنجامی لە ئەنجامی ئەوەی کە ئەم تۆمارە دەنجانە دیسان شتێک دروست بکرێت لێرە و لەوێ ئەم بەرێکەوتنە دروست دەبێ بۆیە ئێستا ینی لە ماوەی داهاتوودا لە شارەکان هەموو تقریبان خەڵک لە دڵڕاوچێدایە ڕاستی خەڵک وەلەو یعنی مقتەدا سەدر گوتوویەتی خۆپشاندان مەکەن و فتنە و فۆزا دروست ناکرێ ئێمە شتێکوە بەڵام ینی هەموو خەڵک ڕوانەی بە قسەی ئەوڕانەوەستێ بۆیە کۆنتڕۆڵکردنی بارودۆخەکە ئاسان نییە باشە لەسەر لایەنە کوردیەکان دکتۆر سەرڕایەوەی کە ئێستا سەرۆک ناوماڵی شیعە و چوارچێوەی هەماهەنگی ناتوانێت کاندی سەرۆکوەزیران دیاری بکەن ئەی لایەنە کوردیەکان بۆ چێوانیش دوای نۆمانگ ناتوانیوە بگەن بەڕێکەوتن ئەمڕۆژ باز لەوەکێک کۆبوونەوە هەبوو بێوەستا ئێستا ئەنجامەکەی ڕانیگەنرا برێنەوە پارتی وەکێتی دوێنێ لە سلێمانی کۆبوونەوە هەبوو هۆکارەکەی چێکە ناگەن بە ڕێکەوتن بە بۆچوونی بەڕێز ینی
مەسەلێکی کوردی هەیە دەڵێ ئەوەی نزیک کوورەی ئاگر بێ پرۆسی پێ دەکەێت ئەکید یعنی کوردیش لەو بیئەیە دەژی سیاست دەکات لەو نێوەندەدا سیاست دەکات لە عێراقا لەو ناوچەیەیە بۆیە ئاگر و گرژیەکان و خراپی بارودۆخی ناوچە ئیقلیمیەکە و عێراق و هەموو لایەک تەسیری لەسەر کوردیش دەکات بڵێن نەڵێن بۆیە ئەم گرژیانەی کە لەنێو شیعەدا هەیە لەنێو کوردیشدا هەیە بۆیە کورد ئەمە بەڕاستی یەکێکە لە خاڵە سلبیەکان لە خاڵە نەرێنیەکان لە بەدبەختی ماڵی کورد کە تاکو ئێستا نەیتوانیوە خۆی یەک بخا نێو ماڵی خۆی ڕێک بخا نەیتوانیوە سوود لەو بارودۆخەی عێراق وەربگرێ بۆ ئەوەی شتێک لە بەرژەوەندی خۆی بکە کە عێراق بەهێز دەبێ ئێمە هەروها ناکۆچین کە عێراق ئەوها بەهێز دەبێ کە ئێمە هەروها ناکۆچین باشە کەی ئێمە ڕێک دەبین ئەوە یەکێکە لە بەدبەختەکانی ئەو میلەتە یعنی دەبووە تاکو ئێستا بەڕاستی بەلای کەم یعنی ڕێککەوتنێکە بووە لەسەر کاندیدێکی مشتەڕک لەسەر کاندیدێکی هاوبەش بۆ سەرۆک کۆمار کە نییە تا ئێستاش کە نییە تەنانەت ئەمڕۆ کە یعنی کۆبوونەوەشە بووە کە دیار نەکرێکە نییە یعنی زۆر ناخۆشە من زۆرم پێ ناخۆشە کە دیسان ئەزمموی ساڵی 2010 دووبارە بێتەوە بە دوو کاندید بچنە نێو پەرلەماندا ئاگاشمان لەوە هەبێ یان دەبێت کورد ئەوە بزانێ بەڕاستی ئەمە تەنها کێشەی کورد نییە بەڵکو کێشەی شیعەشە ئەگەر شیعە ئەمڕۆ ڕێک بکەو لەسەر کاندیدێک بۆ سەرۆک وەزیران باوەڕ بکە یەک دقیقە چاوەڕوانی کورد ناکەن کۆبوونەوەک ڕێگرێکن لە پەرلەمان بۆ سەرۆک کۆمار ئەگەر یەکێتی و پارتیش کاندیدیان نەبێ بۆ خۆیان لەو کاندیدانەی کە ئێستا هەنە لەو نزیکەی 35 کاندیدێکەکایە کاندیدێک دەستیشان دەکەن و هەڵدەبژێرن بۆمان جا بۆ ئەوەی لێبێ ئەوان لە جیاتی ئێمە بڕیار بدەنە بۆ ئەوەی لێبێ خەڵکی دیکە لە جیاتی کورد بڕیار بدا یعنی ئەمە لەوانەیە سەر بچێشەوەی کە ینی بەشێک لە کورد وەکو گوتم سەیەکی پەکخەر دروست بکەوەتە ثلوثی معەطڵ دروست بکە نەیەڵی کە ئەو دوو لەسەر سێی نیسابی پەرلەمان دروست بێ بۆ هەڵبژاردننی سەرۆک کۆمار ئەمە یەکێکە لە خاڵە نەرێنیەکانی کورد کە بەڕاستی نەدەبووە تاکو ئێستا لەو حاڵە بمابایە و لەو بازنە مفرەغەدا بسوڕێنەوە کە هەر کۆبوونەوە بەبێ هیچ ئەنجامێک ئومێدەوارم لەو چەند سەعاتەی داهاتوودا ئێمە ماڵی خۆمان پێش ماڵی شیعە ڕێک بخەین پێشەوەی ئەوان ماڵی خۆیان ڕێک بخەن ئێمە ماڵی خۆمان ڕێک بخەینەوە ئەوان دەستی چەوری خۆیان بەسەر ئێمە نەسڕنەوە کە بڵێن ئەوان باڵێن سوجبارن لەوەی کە بارودۆخەکە وایە نەخێر کورد سوجبار نییە چونچی ئەوانەگە ڕێک بکەوت لەسەر کوردڕان ناوەستن ئومێدەوارن نەو چەند ساعتی داهاتوودا یەکێتی و پارتی بتوانن بگەنە ئەنجامێکی باش بگەنە کاندیدێکی هاوبەش بۆ سەرۆک کۆمار بەس بەپی پێشببینی خۆت دکتۆر دەگەن بە کاندیدێکی هاوبەش یاخود ئەگەرە بێزەکەوەیە کە وەکو 2010 بە دوو کاندیدی جیاواز بسن ناو پەرلەمانی عێراق ئەگەر ئەمە ڕوودات کاریگەری چی دەبێت لەسەر دۆخی کوردستانی ژەگەر وەکو 2010 بچنە ناو پەرلەمانی عێراق بە دوو کاندید ینی بەخۆی نابێ ئەو عینادی و چەق بەستویە مینێ لە نێوانە چێتی و پاتە دەبێت لایەک بۆ لایەک بەڕاستی دابدوێنێ یعنی ئەگەر بخۆیان هەردوو مەکتەب سیاسیەکە ڕێک ناکەون تاکو ئێستاکە ڕێک نەکەوتون و چەندین کۆبوونەوەیە با بڕیار بدەن بە فراکسیۆنە کوردیەکان لە پەرلەمانی عێراق ئەوان یانی ئومورەکە بدەن دەست ئەوان با ئەوان هەڵبژێرن کەسێک ئایا کام با کاندیدێکی هەڵبەشوان دەستی شا بکەن یعنی ئەگەر ئەوەش نەکرێ ئەگەر نە بخۆیان ڕێکەون نا بڕیار بدەنە دەست فراکسیۆنە کوردستانیەکان لە پەرلەمانی عێراق کە ئەوان دەستی شان بکەن یعنی کەواتە ئەگەر وەی لێبێ بەڕاستی مەسەلەکە دژوار دەبێتەوەی کە خەڵکی تر غەیری کورد بڕیار لەسەر بڕیارمان بۆ بدا کە چێ بێتە سەرۆک کۆمار باشە ئەیکە ئەو کاتە دکتۆر کاریگەری چی دەبێت لەسەر هەرێمی کوردستان ئێستا بینی یەکێتی و پارتی وەکو پێویست لەسەر پۆست و پارە و ئەوانە باش نییە لە کوردستانیش لە حکوومەتی هەرێم ئەو کاتە کاریگەریشی دەبێت لەسەر کوردستان سەر هەرێمی کوردستان
کاریگەری دەبێ بەڵام نا بەڕای من کاریگەرێکی ئەوە گەورەی نابێ یان چۆن بینیمان لە 2010 ینی کاریگەرێکی ئەو تۆ نەبوو حکوومەتی شەرماوە بەردەوام بوو یەکێتی و پارتی لە حکوومەت بوون و ئەوەش هەر ئاوا دەبێ ئەکید ینی ساردێک دروست دەبێ ساردێک دروبەکو ئەوەی بەڵام من پێم وانێ بگاتە حاڵەتی قەتیع و حاڵەتی لێکدابڕان و حاڵەتی با بڵێن کشانەوە لە حکوومەت و یان شەڕخوا نەخواستە نانا چونکە یعنی پەیوەندی نێوانەچێتی و پارتی زۆر قوڵترە لەوەی کە لەسەر کاندیدێک هەر هەمووی تێک بچێ چۆن وەکو باڵێن مەسلەی کورد و شیعە زۆر پەیوەندەکەی لەوە بەقووەترە کە لەسەر مەسلەی بڵاوبوونەوەی تۆمارە دەنجێک تێک بچێ بڵێ باشە بەس ئێستا کاندیدەکەی پارتی پێ دوایە ئەگەر بسە ناو پەرلەمان یا خودێکێتی کامیان چانسیان زیاتر دەبێت ئەگەر بچنە ناو پەرلەمان هەردوو کاندیدەکە ئەگەر بەڵێ بە ئەگەر خوا نەخواستە ئەگەر بڕیار دراکە کە بە هەردوو کاندیدەکە بسە ناو پەرلەمان دیارە هەریەک لە پارتی و لە یەکێتی هەوڵ دەدا کە دەنجی پێویست بۆ کاندیدەکەی خۆی زامن بکە من پێم وایە پارتی ئەگەر زامنی دەنجی تەواو نەکا بۆ کاندیدەکەی خۆی نایباتە ناو پەرلەمان ینی ئامادەنی دیسان تووشی شکست بێتەوە یان تووشی حاڵەتەکەی 2010 دەبێتەوە بۆیە هەم یەکێتیش هەم پارتیش هەوڵی ئەوە دەدەن کە زیاترین دەنگ بۆ خۆیان کۆبکەنەوە ئەگەر هەردوو لە یەکێتی و پارتی کاندیدەکەی خۆیان بردە نێو پەرلەمان دیارە کاری بەلای خۆیانەوە کاری ئەوهیان کردووە کە زامنی دەنگەکانیان بۆ بکەن باشە بەس ئەگەری بایکۆتی دانیشتنی پەرلەمانی شەیە لەلایەن پارتی ئەگەر لەسەر کاندیدێکی هاو بەش ڕێک نەکەون چونکە بڵێن هاوکێشکێ سەرڕوونە دوایەوەی کە سەدر کشاوەتەوە یەکێتی لەگەڵ هاوپەیمانەکانی لە ناو پەرلەمان بۆتە زۆرینە ئەوە گەرش هەیە بایکۆتی دانیشتنی پەرلەمان ئەگەر نەگەن بە ڕێکەوتن لەسەر کاندیدێکی هاو بەش هەتا ئێستا نەمزانیە پارتی بڕارێکی وای هەبێت بەڵێ وەکو دانیشتن دەڵم نەوەکو پیشانەوە لە پرۆسەی سیاسی وەکو دانیشت یعنی من گوتم من گوتم ئەگەری ئەوە هەیە کە ئەگەر کاندید دەستنیشان کرا بۆ حکوومەت و ئەگەر چوارچەوەی هەمانجی هەوڵیدا کە کۆبوونەوەی پەرلەمان ئەنجام بدا بۆ هەڵبژاردننی سەرۆک کۆمار پێش ڕێککەوتنی یەکێتی و پارتی ئەگەر هەیە بەڕێی من لەوانەیە وابێکە هەندێک لایەن هەوڵی ئەوە بدەن کە سێیەکی پەکخەر دروست بێ بۆ ئەوەی نەیاڵن کۆبوونەوەکە بکرێت دوور نییە باشە بەس وەکو داواکاری ئێستا ئەوەندەی کە بەڕێز داگاداربی ئەو گفتوگویانی کە لە نێوان پارتی وەکێتیە هیچ داواکاریەکیان بێکتر داوە بۆ نمونە باز دەورەکەی پارتێگەر سەرۆک کۆمار وەربگری یەکێتی لێرە پۆستی تر وەربگری یاخود بە پێچەوە نەگەر یەکێتی سەرۆک کۆمار وەرگێ پارتی پۆستەکانی بەغدا هەمووی وەربگرێت ئەو زانێنەی کە لای بەڕێزتن هیچ شتێکی ئەوە فەرمی هەیە بە جەنابەت گەیشتووە شتێکی لەو شێوێ هیچ زانیاریم لەو بارەیەوە نییە زانیاریم لە بارەی ناوەڕۆکی کۆبوونەوەکان نییە کە ئەمڕۆ دوێنێ و ڕۆژانی دیکە کراون بەڵام بە تەکید بێگومان کە دەڵێ ڕێککەوتن یانی چی یعنی دان و ستاندنە کە تۆ دەتەوێت شێک بستێنی دەبێت شێکی بدەیە کە پارتی دەیەوێت سەرۆک کۆمار لە یەکێتی بستێنێ ئەکی دەبێت شتێکی بداتێ ئەوە یعنی شتێکی تەبعی ئاساییە بۆیە ئەمە مانانی ئەگەر چ لە عێراق چ لە کوردستان هەندێک شت مقابل بەوە بدرێ بە یەکێتی بەڵام ئەو ڕێککەوتن تا ئێستا نەکراوە و من ئاگادار نیم باشە بەس دکتۆر نهێنی ئەوە چییە کە ئێستا یەکێتی خۆی پێداگیرێ لەسەر دکتۆر بەرهەم بامان شێوە پارتی پێداگیرێت لە ڕەتکردنەوەی نهێنیەکە چییە هەمەوەی کە یەکێتی پێداگیر بێ و هەمەوەش پارتی دکتۆر بەرهەمی بەدڵ نەبێت و دژایەتی بکە ئەکید هەردوو لا پشتگیریان هەیە
پشتگیری نێوخۆییان هەیە و پشتگیری با بڵێن پەرلەمانیشیان هەیە بۆیە هەر یەکێک اعتیماد لەسەر پشتگیریەکانی خۆی دەکا و حساباتی خۆی دەکا ڕێک نەکەوتنی نێوماڵی شیعەش دیسان هۆکارێکە بۆ ئەوەی کە ئەمانە پشوو درێژ بن بۆ ئەوەی کە بڵێ بەڵکو بە هەندێک ڕۆژێکی دیکە سەعاتێکی دیکە بەڵکو بتوانم لانی بەرامبەر قەنەعات پێبینم کە بێتە سەر ڕایەکەی منەوە من پێم وایە ئەگەر نێوماڵی شیعە ڕێکەوە بۆ خوانەسە کاندیدێک ئەمە وا دەکات کە یەکێتی و پارتی بڕیاری کۆتایی خۆیان بدەن. باشە بەس وەکو دانیشتن بۆ هەڵبژاردننی سەر و کۆمار دانیشتنی پەرلەمان بڵێن کرابوو لەسەر ڕۆژی ڕابردوو بەڵام ڕێک نەکەوتن لەسەر دیاریکردنی ڕۆژێک باز دەوەیەکێک کە پێنجشەممە دووبارە کۆبوونەوە ڕۆژێک دیاریکردن بۆ هەڵبژاردننی سەر و کۆمار و بڵین دیاریکردنی کاندیدی ڕاستپێدراوی سەرۆک وەزیرانیش ئەگەر سەرۆکایەتی پەرلەمان ئەمانەکە پەرلەمانتەرانیش دەتوانن واژۆ کۆ بکەنەوە بۆ دانیشتنی پەرلەمان دانیشتی پەرلەمان دەکرێت مانعنیە خۆ دانیشت پەرلەمان شەرتی لە بۆ هەڵبژاردننی سەرۆک کۆمار بێ دانیشت پەرلەمان دەکرێت بۆ کاروباری خۆی بۆ یاساکانی خۆی بۆ خوێندنەوەی یاساکان دەکرێت بەڵام ئەوەی من ئاگادار بم سەرۆکی پەرلەمان ڕایگەیان کە هەفتەی داهاتوو کۆبوونەوە دەکریان هەڵبژاردننی سەرۆک کۆمار دەکرێت بەڵام دیاری نەکرد چ ڕۆژێکە بگەر بەڵام ئەگەر چوارچەوەی هەمانجی نەگەن ڕێکەوتن بۆ کاندیدکردنی کەسێک ئەگەر ناوەکە پێشکەش نەکرێ ئەگەر ناوەکە دیار نەکرێ من پێم وانییە کە کۆبوونەوەی پەرلەمان بکرێ بۆ هەڵبژاردننی سەرۆک کۆمار. بەڵێ سوپاس دەکەم ناوبڕێکمانە دوای ناوبڕەکە دێنەوە وڵاتان بەڵە بینەرانی بەڕێز ناوبڕێک و دێنە وڵاتان لەگەڵمان بمێننەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەفتانە و مانگانان و پڕە لە گەگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە بۆ هەمومان کۆمپانیای ئاکۆکەریم بۆ ماڵێکی ئارام ژیانێکی جوانتر. کۆمپانیای ئاکۆکەریم ئەزمموی چەندین ساڵ لە دابینکردنی ئەلەمنیۆمی ئازل و سیستم و دەبڵ شوشەی سکۆریت و لوئی دژەخۆر. جوانترین مەحاجەرەی مۆدێرن و کلاستی هەمیشە نوێگەری دیزاینی ناوازە و دەگمەن ئەزمونێکی زۆر و کارامەیی تەواو لە جێبەجێکردندا دەرگا و پەنجەرەکانمان بێهاوتایە لە کوالتی و مانەوەدا جوانیەکی شایستە بە بیناکەت دەبەخشین لەگەڵ ئێمە دڵنیایت کە هەڵبژاردنەکەت دروستە تۆش ماڵێکی ئارام و ژیانێکی جوانتر هەڵبژێرە. ئۆڤێرە بەهێزترین موبەریدەی پلاستیک دیزاینێکی نێوتوانەیەکی بێوێنە لە پەڵمانی هەوا فلتەرێکی ئەستۆری ئۆرجینەڵ کەمترین دەنگی هەیە و دەگرمانە ماتۆری ماگنێتی تۆربۆیە و 100 پلەی خێرایی هەیە و بە 2 ئەمپێر کارە بەکار دەکات دەبڵ واتر پەمپە بۆری و پلاستیکەکەی ڕیسایکلین نییە و بەرگەی پەستانی زۆر و ساردی و گەرمی دەگرێت شاشە و کۆنتڕۆڵی هەیە و دەتوانرێت لە ڕێگەی وایفایەوە کاری پێ بکرێت. ئۆبێرە شایەنی ماڵی تۆیە. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی دڵنیا بمبینیە ئەو جبسەی وێنەی نییە هەردامێکی بخۆشە بۆ من بە ئەو بۆ تۆشە ئادەی پێ بڵێن چییە؟ جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی. ڕەشەبامەوە ڕەشەبا ئەم پانکەیە چییە بۆ منەهێنا؟ زۆر گەڕێ لەوە بەهێزترمان دەست نەکەوت. نا لەوە بەهێزتریش هەیە. لاکێت فیلمی تۆڵی بە
سین پێنج تێک دوو هەستە بڕۆ و بەرە داگیرسێنە. کات ئەوە بەرە کوژەنەرەوە نەفرە بنێر ئەوە کتەرە بێنێتەوە. ئوبەر لە هێزدا تۆرنادۆیە لە ساردیا بەستەڵێکی باکوور ئەپلیکەشنی بۆ دابەزێنە بە ئاسانی دایگیرسێنە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز کاک دکتۆر سەبارەت بە کارنامەی حکوومەتی داهاتوو تا ئێستا هیچ گفتوگۆیەکی لەسەر کراوە یاخود وەکو پێشتر بڵێن هاوپەیمانی سێقۆڵی هەبوو شتێک تیان نەبوو ڕێکەوتنەکە بۆ کورد بامان شێوە یەکێتی لەگەڵ چوارچێوەیە مانگی شتێکی تێدانیە بۆ کورد بۆچی تەرکیز نییە لەسەر کارنامەی حکوومەتەکە یاخود ئەو ڕێکەوتنانەی کە کراون بەبێەوەی کە مافی کورد دەستەبەر بێ ئەو دوولایانە دابەش بوون بەسەر دوولایانی ناکۆکی بڵێن شەعە. کارنامەی حکوومەت چی دەنووسێتەوە دەبێت کەسێک کە ڕادەسپێرێ بۆ حکوومەت بۆیە یعنی پێش ئەوەی کە کارنامەی حکوومەت دیار بێ دەبێت کەسەکە دیار بێ کاندیدەکە دیار بێ و کاندیدەکە ڕاستپێرێ لەلایەن سۆرە کۆمارەوە اینجا بەرنامەی خۆی پێشکەش بکە و هەروەها پێش دەستنیشانکردنیان پێش ڕاستپاردنی حکوومەتیش ئەو گفتوگویانەی کە لە نێوان لایەنە سیاسیەکان دەکرێت ئەم گفتوگویانە ئەو کاتوا دەکرێت کە هەر لایەنێک چی دەیەوێت کە لەو کارنامەیە دابنووسێتەوە چۆن داوای مافەکانی خۆی دەکات. من پێم وایە کوردیش ئەگەر چی دابەشبوون بەسەر دوو بەرەدا ئەگەر هەموو لە یەک بەرە بن هەموو لە دوو بەرەش بن هەر لایەک ینی کار دەکات بۆ ئەوەی کە مافە دەستوریەکانی کورد وە دەستبێنێەوە لە ناو کارنامەکەدا دابینی بکە وە چەسپی بکە بۆیە ئەم گفتوگویانەی کە لە دواتر لە دوای دەستنیشانکردنی کاندیدەکە و لە دوای هەڵبژاردننی سەرۆک کۆمار و ڕاستپاردنی سەرۆکی ئەنجومەنی وەزیران کاندیدەکە ئەوجا ئەم گفتوگۆیانە دەست پێ دەکات لەگەڵیان بە تایبەتی کە ئەگەر چوارچەوەی هەمانجی بیوێ قاعیدەی حکوومەتەکەی بەهێز بێ دەبێ هەموو لایەنەکانی دیکەی بە تایبەت ئەو لایەنانەی کە لەگەڵ سێقۆڵیەکەش بوون کە ینی پارتی دیموکراتی کوردستان و سوننەکانیش دەبێ ڕاکێشی بۆ خۆی ئەم ڕاکێشانە تەبعاً لە ئەنجامی گفتوگۆ دەبێت لە ئەنجامی گفتوگۆکی تێروتەسەل و زامنکردنی مافە دەستوریەکان بۆ پارتی و بۆ لایەنەکەی دیکەش بۆیە ئەوەی کە پارتی ئەمڕۆ جەختی لەسەر دەکاتەوە لە هەر گفتوگۆیەک بۆ پێکردنانی حکوومەت لەگەڵ هەر کەسێک و هەر لایەنێک بێ ئەمە زامنکردنی مافە دەستوریەکانی میلەتی کورد و پاراستنی قەواری هەرێمی کوردستانە کە لەسەر بنەمای تەوافق و تەوازن و شەڕاکەت. باشە بەس کاک دکتۆر ئەوەی کە پارتی پێشتر کردبی لەگەڵ ڕێکەوتنە سێقۆڵێکە شتێک تێرە نەبوو بۆ کورد بە هەمان شێوە یەکێتیش بەبێ ڕێکەوتنی نووسرا و ئاسایی ئەو لایەنە دابەش بن بەسەرە و لایەنە ناکۆکیەکان دواترەوە سەدریش ڕۆشت و بەبێ ئەوەی کە سونەکان و بە هەمان شێوە پارتیشی جێشت ئاسایی بەبێ ڕێکەوتنی نووسرا و چیەکێتیە کە چۆتە ناو چوارچێوە مانگسی پێشتر پارتی ڕۆشت بوو شتێکی ئاساییە؟ نەگفت ڕێکەوتن دەکرێت و گفتوگۆ دەکرێت یعنی ئاسان نییە کە لایەنێک وەکو پارتی یان لایەنێک وەکو یەکێتی بچێتە ناو هەر ئەو پەیمانەتێک بەبێ ئەوەی زەمانەتەوە بەگرێت بەبێ ئەوەی کە ڕێکەوتن بکە ینی مەرجنیە هەموو ڕێکەوتنەکان ئاشکرا بێ لەوانە هەندێکشتی نووسراو هەیە لەوانە هەندێکشتی زامنکراو هەیە بۆیە بە دڵنیاییەوە پارتیش یان کورد بە شێوەیەکی گشتی ناچێتە هیچ هاوپەیمانەتیەک و ناچێتە هیچ ڕێکەوتنێک بۆ پێکردانی حکوومەت ئەگەر مافەکانی تێدا زامن نەکرابێت. باشە بەزەوەی ئێستا دەردەکەوێت کاکتۆر زیاتر کێشەکەی پارتیوێکی لەسەر پۆستەکانە پێ دوایە یعنی چکە خەڵک جۆرێک لە بێومێدی توش بووە داکۆکی لە مافەکانی خەڵک بکەن لە بەغداد ئەوەندی کە شارەکە لەسەر پۆستە زاردوو لایەن بڵین ئەم پارتی ئەمەیشێتی
دەزانی یعنی ئەگەر مەسەلە پۆست باە من یەکشت بە جەنابەت بڵێم ئێمە کە لە بەغدا بووین لە 2010 هەتا 2021 ئەو برادرانەی کە لەگەڵ ئێمە بوون لە فراکسیۆنە کوردستانیەکانیش ئەوە دەزانن یعنی ژمارەیەکی زۆر لە پۆستی کورد لە بەغدا هەبوو چەندین هاوارمان دەکرد لایەنە سیاسیەکان یەکێتی پارتی لایەنەکانی کە وەرن ئەم پۆستانە پڕ بکەنەوە ئەستحقاقی خۆتانە ئەمانە بەشی مکەونە بەشی کووردە وەرن وەریگرن و پڕی بکەنەوە هەتا ئێستاش لەگەڵدا بێ هەندێک لەو پۆستانە پۆستی گەورەشی سیادیشن هەر لە بریکاری وەزارەتەوە بگرە لە ڕاوێژکارەوە بگرە هەر لە سەرۆکی دەستەوە بگرە هەر لە بەڕێوەبەری گشتیەوە بگرە بۆ یعنی پۆستەکانی دیکەشەوە تا ئێستاشی لەگەڵدا بێ زۆربەی ئەو پۆستانە لەدەست چووە یان بە بەتاڵی ماوەتەوە یان پڕ کراوەتەوە لەلایەن کەسانی دیکەوە خەڵکی دیکەی غەیری کوردەوە یعنی منەوە دەڵێم هەموو شتەکان بۆ پۆست نییە نەخێر ینی بابەتەکە لەوە گەورەترە بەڕاستی کارکردن لە بەغدا کارکردن لەگەڵ لایەنە سیاسەکانی عێراقی ئاسان نییە برانی بەڕێزم ینی خەڵک وە تێدەگا لە کوردستاندا چۆن سیاست دەکرێت بە هەمان شێوە بتوانێت بچێت لە بەغدا بە هەمان شێوە سیاست بکەن نەوانە زۆر جیاوازە سیاستکردن لە کوردستان زۆر جیاوازە لە سیاستکردن لە عێراق کوردایەتی یان کوردستانیەتیکردن لە کوردستان زۆر جیاوازترە وەکو لە بەغدا مامەڵەکردن لەگەڵ لایەنێکی سیاسی لە کوردستان زۆر جیاوازتر لەگەڵ لایەنێکی سیاسی عێراقی زۆر زەحمەتترە زۆر قڕسترە ئەستەمە خەریکە بڵێم بۆیە ئەو مەسەلانێکە کورد لەوێ جەختی لەسەر دەکرەوە بە تایبەتی پارتی هەر لە مەسەلەی ١٤ لە مەسەلەی نەوت و گازە لە مەسەلەی پێشمەرگەیە هەر لە مەسەلەی ئەنجومەنی فیدراالیە زۆر لەو یاسە دەستوریانێکەوە دەستور دانی پێداناوە کە دەبێت بە یاسا ڕێک بکرێت ئەو یاسایانە تا ئێستا ڕێک نەخراوە ئەمانە زۆر لەو شتانە کە مشت و مڕۆکی زۆری دەکرێت گفتوگۆرە زۆرە سەکرا مەسەلەی بودجە بەسەلەی ئەو 200 ملیار ئەمانە هەموو مەسائلێکن ینی شتنی لە خەڵک بۆ دەزانینداخوا شەت تەنها لەسەر پۆستە باشە لەسەر پۆست بێ پۆستەکە دروگرت لە پاشان چی ئەو پۆستە بۆ چی بەکاردێنین یعنی حتاکە پۆستیش بێ ینی پۆستیش بەشێکە لە ئێستحقاقاتی کورد بەشێکە لە مافی کورد ینی بۆ خەڵکی دیکە پۆستیە بێ بۆ کورد نەیبێ بۆ کورد ئەو پۆستە بۆ بەرژەوەندی کورد بەکارنەهێنرێت یعنی ئەمان کێشەکە ئەوەیە کە تۆ مافی خۆت هەیە تۆ مافی خۆت هەیە لە 15 لە 17 لەناو سوپای عێراق بی لە ئەفسەرەکان بی لە قادە گەورەکان بی بەڵام تا ئێستا باوەڕ بکە وجودی کورد لەناو سوپای عێراقدا لە سڵایەکیش نییە یعنی بۆ ئەوە لە دەستگای هەواڵگەریەکان لە دەستگای ئەمنیەکان لە وەزارەتەکان یعنی ئەگەر تەنانەت پۆستیش بێ خۆ مافێکی سروشتی خۆیەتی بەڵام دیسانەوە مەسائیلی نەتەوەی و سیاسی دیکە زۆر لە پێشتر بووە کە کێشەی دروست کردووە بۆ لایەنە سیاسەکانی کورد باشە بەس کاکتۆرۆنی کە بەڕێز داگەدار بی هیچ بڵین و توێژ لەگەڵ پارتی کراوە بۆی بەشداری لە حکوومەت بێ بە تایبەت دوای ئەوەی کە هاوپەیمانە سێ قۆڵیەکە نەما سەدر کشایەوە هەر کورد یاخۆ بڵین پارتی زەرەری نەکرد لە کشانەوەی سەدر یاخۆ لە وتاری هەینیشدا کە لە هەفتەی ڕابردوو بەڕێوە چوو باسی سوونەکانی کرد بەڵام هیچ ئاماژەیەکی بۆ کورتێنانە بە وتارەکەی سەدر نازماگە دووبارە پێ پرسیارەکە کاک حەشیم بەڵێ سەبارەت بە پارتی تا ئێستا ئەوەندەی کە بەڕێز داگەداربی گفتوگۆکراوە لەبارەوەی کە چۆن بەشداری حکوومەت بکات چونکە باز دەوە کە دوایەوەی کە هاوپەیمانی سێ قۆڵی نەماوە پارتی زیانی کردووە لەبەرەوەی کە ئەو هاوپەیمانی لەدەستداوە سەدریش لە وتاری هەینی ڕابردوو باسی سوونەکانی کرد بەڵام باسی کوردی هەر نەکرد ئێستا پارتی هیچ و توێژێکی فەرمی کراوەندە ێواگەدار نامن باوەڕ ناکەم پێم وانییە پارتی زەرەری کردبێ زیانی کردبێ کە پارتی لەگەڵ سەدریەکان و لەگەڵ سونەکان ئەو های پەیمانە سێ قۆڵی کرد ئەمە هەنگاوێکی دروست بوو بەلای خۆیانەوە هەنگاوێک بوو بۆ ئەوەی کە پرۆسەی سیاسی لە عێراقدا ئاراستە سیاسەکە بگۆڕێ بۆ زۆرینە بتوانرێت گۆڕانکاریەک لە ئاراستەی سیاسی عێراقی دەبکرێت یعنی خزمەت گوزاری زیاتر پێشکەش بکرێت بتوانێت لەو ڕێگەیەوە زیاتر مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان وەدەست بێنێت چونکە لایەنەکانی کە هەموو تاقی کرابوونەوە ئەو لایەنەش بە
ئەم شێوازەش تاقی بکەین و بزانین داخۆ چۆن دەبێت بە نەمانی ئەو هاوپەمەە سێقۆڵیە دیسان پارتی زەرری زیانی نەکردووە پارتی ئێستا لەگەڵ سونەکان پەیوەندێکی باشی هەیە واروان لەگەڵ چوارچێوەی هەمان دیسان پەیوەندێکی باشی وەکو جانتەن ئاگادارن لە دوای نەمانی هاوپەیمانە سێقۆڵیەکە چەندین جار وەفدی چوارچێوەی هەمانجی هاتوونەتە هەولێر و لەگەڵ پارتی و لەگەڵ یەکێتیش تەبان پەیوەندی بەردەوامە بەڵام ئەوانیش ینی بەبێ پارتی حکوومەت پێکناین و زەحمەتە بەبێ پارتی حکوومەت دروست بێ باشە دکتۆر پێنج قوڵێکێکمانەوە چەند پرسیارێکتر بە کورتی بڵێ مخترا سەدر زۆرێک لە بێبەڵێنی هەبوو بەرامبەر هەم سونەکان هەم پارتیش کەوا بڕیار و بێکەون بەڵام خۆی کشایەوە یاخود بڕیاری کتوپڕی دەداتویتی کتوپڕ بۆنم لەسەر هۆشار زێباری یاخود هەندێک ڕەفتاری بڵین سەر بە خۆی دەکرد جارێکی تر پێ دوایە لایەنە کوردیەکە ناوپەیمانی لەگەڵ بکەنەوە کات تازە نایێتەوە ساحە تازە دەرچوەگەر ئیلا ینی بۆ لە کاتی هەڵوەشانەوەی پەرلەمان و بۆ لە دوای هەڵبژاردننی تاجارێکیانە بە سیاستە یعنی شتی سابت لە سیاستان ینی سیاست ئاوایە ناتوانین بڵێن تەواو من جارێک لەگەڵ تۆ کردم جارێکی دیکە لەگەڵ تۆ ناکەمەوە ئەوەی کە سابتە ئەوەی کە جێگیرە لە سیاستدا ئەوەیە کە گۆڕاوە یعنی متغەیرە بۆیە هەموو شتێک واریدە هەموو شتێک واریدە لەوانەیە ئەو جارە بە شێوازێکی دیکە ئەو پێباین دروستکەنەوە باشە بەس دکتۆر سەبارەت بە زیانەکانی پارتی کە بەڕێزت دەڵی زیانی نەکردووە مەسەندێک چاودێر پیان وە بڕیاری نەوتەکە کە لە دادگای فێدراڵ دەرچوو پەیوەندی بەوەیە کە پارتی لەگەڵ سەد ڕۆیشتووە دروستنەوەی بڵێن هۆشار زێباریە هەتا درۆن و موشەکە بوو لەو کاتەکەەوە پەیمانێتە دروست بووە سەر هەرێمی کوردستان بۆ سەر کێرگەنەوتەکان ئەو بەرەنجامیەوە پەیمانێتێ نەبوو یاخود هۆکاری تر بوو یەکێک لە هۆکارەکان یەکێک لە هۆکارەکان پێم وابێ ئەوە بووە کە ئەو پەیمانی لەگەڵ سەدرەکان کردوودەنا هۆکاری دیکەش هۆکاری ئەقلیمی و هۆکاری ناوخۆیی و سیاسی دیکەی زۆر هەیە کە دژی پارتی ئەم شتانە کراوە یعنی ویستی هەندێک لایەن ناوەچی و دەرەچی ویستیان کە پارتی ناچار بکەن ملکەج بکەن بۆ هەندێک مەواقفی کە بە دڵی ئەوان بکا کە پارتی تاکو ئێستانەی کردووە لەوانەیە ئەوانە ویستان هۆکار بن وە یەکێک لە هۆکارەکان ئەوەیە کە لەگەڵ سەدرەکان بووە بەڵام هەر کاتێک ئەم گرژیە سیاسیە لە عێراق نەما حکوومەت پێکات هەموو بەشدار بوون پارتیش بەشدار بوو لە حکوومەتدا باوەڕ کە ئەم مەسەلەی بڕیاری دادگای فیدراڵی و ئەمیاسانە هەمووی بۆ خۆی چارەسەر دەکرێەوە دادەبەرچێتەوە باشە ینی پێ دوایە ئەگەر پارتی بەشداری بکە بڕیارەکەی دادگای فیدراڵی لەبارەی نەوتەوە جێبەجێ ناکرێ عێراق واز لەو فشارە نەبێت فشار هەیە بۆ سەر کۆمپانیا نێوتەکان ئەوە سکاڵای دژی تورکیایە لە پاریس پێ دوایە ئەوە جێبەجێ ناکرێ بڕیارەکە ئەگەر پارتی بەشداری پێم وە ئەم سکاڵایەی دژی تورکیا لە دادگای پاریس ئەمە لە مێژەمە یەکەم جار نییە چەندەمین جارە وا کراوە و وەکو ئاگاتان لەیەکە لە پەیڕەوی ناوخۆی دادگای فیدرالی کە بەم دوایە دەری کرد دەرگای فیدرالی یەکێک لە مادەکان ئەوە بوو کە دادگای فیدرالی بۆی هەیە ئەگەر بڕیارێکیدا لە بڕارەکەی خۆی پاڵگەز بێتەوە یان بڕیارێکی دژ بە بڕیارێکی پێشوی خۆی بدا ئەمانە هەمووی تەمهیدن یان ڕێخۆشکردن بۆەوەی کە ئەگەر وابوو کە بتوانێت ئەم بڕیارانە چارەسەر بکرێت من پێم وە قەناعەتم وایە کە مەسەلەی سیاسیەکان ڕێک خراوە حکوومەت پێکردن ئەمانە هەموو چارەسەر دەکرێت باشە بە بڕیارەکەی دادگاشەوە کە پێ دوایە ئەگەر پارتی بەشداری بکە لایەنەکان پاشگەز دەبنەوە لە جێبەجێکین چکاتە خۆتان ناگادن بە خودی سەدرەکانی شەو لە ناو پەرلەمان پێشگیریان کرد ئەوە لایەنەکانی چوارچێوەی هەمانگی هەر زۆر لەگەڵی دابوو کۆتایی پێدێت بە بڕیارەکە ئەگەر حکوومەتەکە پێکات لایەنەکانی هەندێک لایەنی چوارچێوەی هەماهەنگی کاتێک کە سەدرەکان هێشتا مابوون ئەو هاوپەمەە سێقۆڵیە مابوو چۆن دژی سەدر و دژی پارتی و دژی سونەکان قسەیان دەکرد چۆن بە خاینە حسابیان دەکرد بە ئیسرائیلی بە ئەمریکی حسابیان دەکرد ئەمانە زۆر قسەی توندیان دەکرد بەڵام
کاتێک ئەو هەڵپانەچێ قۆڵیان نەما ئەمجارە بۆ ڕاکێشانی دڵی پارتی بۆ ڕاکێشانی سودنەکان یعنی 180 دەرەجە گۆڕان و قسەکانی خۆیان گۆڕی بەڵێ کاکەتە گۆڕێمە سیاسەتە بۆیە هەر کاتێک پارتی لەگەڵیان چۆن ناو حکوومەتەوە پێکاتن لەسەر شێوازەی حکومڕانی و لەسەر کاندیدەکە ئەمانە هەمووی دەگۆڕێ و دوژمنی دوێنە دەبێتە دۆستی ئەمڕۆ. ئەمە بۆ هەردوو لا ڕاستە پارتیش دەبێتەوە بە دۆستی چوارچەوەی هەماهەنگی یاخود دوای و ناکۆکیانە سیاست ئاوایە پارتی یان کورد بە شێوەیەکی گشتی پارتی کاکە قەزیەکی هەیە پارتی مەسلەی ئەوە نییە کە ئایا بەشداری حکوومەت بکەم یان نەکەم پارتی قەزیەکی هەیە ئەم قەزیە چێتە بەنابکە لەگەڵەوەی دەبی پارتی مەسلەیەکی قەزیەکی قەومی هەیە مافی هەیە حەقی دەستوری هەیە جێبەجێکردنی دەستوری هەیە پاراستنی قەوارەی هەرێمی هەیە چی ئەوەی بۆ زامنکە مالچی بێ عەبادی بێ کازمی بێ هەرچێ بێ لەگەڵەوە دەبێتەوە بەڵام زەمانەتی ئەوە بدرێت کە ئەو مافانەی بۆ جێبەجێ دەکا زامن دەکا بۆیە ئەم قەزیە گەورەترە لەوەی کە تۆ بڵێ وەڵام من لەگەڵ فلان کەس نابم و لەگەڵ فلان لایەن نابم دوێنە قسەی کردووە دوێنە منی تەخوین کرد نەشتیوانیە لە سیاسەتدا ئەمڕۆ چێ مافەکانی من جێبەجێ دەکا مەرجەکانم جێبەجێ دەکات تەوافق و تەوازن و شەڕاکەتەکەی جێبەجێ دەکات بە تەواوەتی دەمکاتە شەریکێکی حەقیقی بڕیا دەدرێ نەک وەکو بەس مشارکێک بە هاوبەشم لەگەڵ لە حکوومەت نا ئێمە نامانەوێت هاوبەشمی لە حکوومەتدا یعنی پارتی بەڕاستی دەوێت شەریکێکی حەقیقی بێ لە بڕیادان نەک هاوبەشی پێ بکرێ باشە بەس وەکو حکوومەتەکە کە پێشتر لەگەڵ سەدرەکان باسی حکوومەتی زۆری نەدەکرا ئەگەر ئەو پێکات پایە بۆ کورد باشتر بوو یاخودەوەی کە ئێستا بڵێن پارتیش سەرۆکی پارتیش باز لە شەراکەت و تەوافق و تەوازون دەکات کامیان بۆ کورد گونجاوتر ئەمە مەسەلەی زۆرینەکە ئاراستەیەکی تازە بوو و تەجروبەیەکی تازە بوو ئومێد دەکرا کە دیسان بەپێ ئەو ئیتیفاقی ئەو ڕێککەوتنی کە لەگەڵ سەدرەکان کرابوو لەوێشەوە دیسان ئەو مافانە زامن بکرێ بەڵام کە پێک نهات ئەو جارە دێتە سەر ئاراستەی ئەو تەوافق قەدیمەکەی خۆی دەن ئەگە بە تەوافق هاتە دەست باش ئەو قەزیە بە تەوافق نهات بە زۆرینە بە هەر کامیانەوە دەست بێ مانع نییە هەوڵدرا بە زۆری نەبێ نەکرا زۆرینەکە ڕێگەی پێ نەدرا ئەو جارە دێتەوە سەر تەوافقەکە هیچ مانعێک نییە بەدەست گرنگ ئەوەیە زەمانەتی ئەوە بدرێکە تۆ ئەو مافانەت بۆ جێبەجێ دەکات یان بەشێکی زۆری لێ بە جێبەجێ دەکرێت و ئێمە ناڵێن دەبێ ئەوەی ینی هەموو مافەکانی کورد دەبێ لەو حکوومەتە پێک بێت نا یعنیەوە تقریبان لە 2005ەوە تاکو ئێستا دەتوانم بڵێم لە 120 ئەو مافانە جێبەجێ نەکراوە دەستور جێبەجێ نەکراوە تاکو ئێستا بەڵام ئەگە بخرێت لە 120 دیکە جێبەجێ بکرێت لەم حکوومەتە لە حکوومەتە چی کەش لە 110 جێبە هەر باش وردە ئەمە جێبەجێ بکرێت باشترە سوپاس دەکەین زۆر سوپاس بۆ بەڕست دکتۆر بەشیر حەدات جێگیری پێشووی سەرۆکی پەرلەمانی عێراق کە لە هەولێرە و لەگەڵمان بووی سوپاسی ئامادەبوونی بەڕێز دەکەین سوپاس بۆ ئەوی بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامێکی دیکە خواتانەوە